بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان و ئازیزان، ئەو کەسانێکەوە کاتێکی زۆرتان تەرخان کرد بۆ خوێندنەوە و بیرکردنەوە لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەو پیاوەی کە خوای گەورە بە خۆی وەسفی دەکات و ئینەکە لەعەلا خولق عەظیم. ئێوە دوو مانگی خۆتان تەمەنی خۆتان بەڕێ کرد بە خوێندنەوە و بیرکردنەوە لە ژیاننامەی گەورەترین پیاو و پێشەوای هەموو جیهان کە محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم. بە یارمەتی خوای گەورە ئەمڕۆ دەست دەکەین بە تیر و پشکەکەمان و دابەشکردنی خەڵاتەکان بەسەر بەشداربوواندا. سەرەتا پێم خۆشە دەستخۆشی لە هەموو ئەو کەسانە بکەم کەوا هاوکاری ئەم پرۆژەیە بوونە و لەگەڵماندا، و ئەو کەسانێکەوە چاودێر بوون، ئەو کەسانێکەوە پرۆژەکەیان بەڕێوە بردووە، و ئەو کەسانێکەوە خەڵات و هەدیەکان و دیاریەکانیان پێشکەش کردو لە بۆ ئێوەی ئازیز. خۆشەویستان، بە یارمەتی خوای گەورە نمرەکانمان ئێمە بۆ داناون و ئاگادارمان کردنەوە کەوا چەند کەس بۆ نمونە نمرەی 100 هێناوە، 98 هێناوە، 96 هێناوە، هەموو بەشدار بووان. سەرەتا پێم خۆشە خەڵاتەکان بەبیرە خۆمان بێنینەوە کەوا چەند خەڵاتێکمان دیاری کردووە. ئێمە الحەمدولله نزیکەی 20 خەڵاتمان دیاری کردووە بۆ ئێوەی ئازیز، و 15 خەڵاتیان تایبەت دەبێ بەوانەیەکەوە نمرەی 100یان هێناوە. 15 خەڵاتمان تایبەت کردووە بۆوانێکەوە نمرەی 100یان هێناوە، و 3 خەڵاتشمان دیاری کردووە تایبەت بۆوانێکەوە 98یان هێناوە، و 2 خەڵاتشمان دابین کردووە بۆ ئەو کەسانێکەوە 96یان هێناوە. سەرەتا لێرەوە ئەو ناوانێک کە لەم شوشەدایە کە هەمووی نمرەکانیان 100، کەواتە 98ەکانیان لەگەڵ تێکەڵ ناکەین، تەنها بەجیا 100ەکان و 98ەکان و 96ەکان بەجیا تیر و پشک دەکەن. و خەڵاتی یەکەممان گەشتێکی عومرەیە بۆ کەسێک دەردەچێتەوە ئینشاءالله خوای گەورە پێداویستێکی بۆ پڕ دەکاتەوە، حەزی لێ و تا مەزرۆی بینینی ماڵی خوای پەروەردگارە بە قسمەتی دەبێ کە خوای گەورە بۆی ئاسام کە یا ڕەبی. و خاڵی دووەم کە واتە هەدیەی دووەم کە بریتە لە ئایپاتێک، و هەدیەی سێم و چوارەم و پێنجەممان بریتە لە مۆبایلێک، و خەڵاتی شەشەم و هەفتەمان بریتە لە ئایپاتێک، و هەشتەم و نوێمان بریتە لە کاتژمێرێکی زیرەک کە بۆ ئێوە دانراوە لەگەڵ خەڵاتی دەیەم و 11 و 12 و 13 کە قەڵەم قورئانەکانە، و خەڵاتی 14 تاوەکو 20 ژیاننامەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لە نووسینی مامۆستای ئازیزمان مامۆستا محەممەدی مەلافایە کە یەکێکە لە کتێبە هەرە باش و چاکەکانی ژیاننامەی پێغەمبەری نازدارمان محەممەد صلی الله عليه وسلم. جا بە هاوکاری ئەو لق و دەستانەی کەوە تاقیکردنەوەیان تێدا ئەنجام دراوە و دەستخۆشییان لێ دەکەین، بەڕاستی ماندی بوون لەگەڵماندا بۆ ئەوەی ئێمەش بتوانین دەستخۆشێکی تەواو لەو بەڕێزانە بکەین کەەوە هاوکاری ئەو پرۆژەیە بوون و دووبارە و سێبارە داواکارین لە خوای گەورە لە هەموومان قبول بکات بۆ ئەوەی بتوانین خزمەتی پەیامی خوای گەورە بکەین، بۆ ئەوەی دینەکەی خوای گەورە بڵاو بکەینەوە. ئامانج و هەدەفی ئێمەش ئەو بووە تەنها شارەزابوونە لە ژیانی پێغەمبەری محەممەد صلی الله عليه وسلم، پێغەمبەری نازدارمان، بۆ ئەوەی کار بەم کردەوانەی پێغەمبەری خوا بکەین بۆ ئەوەی ببێتە نورێت لە دنیا و لە دوا ڕۆژماندا. جا خۆشەویستان، دەچینە سەر ڕاکێشانی خەڵاتەکانمان بەو کەسانێکەوە نمرەی 100یان هێناوە، هەمومان لەم شوشەیەدا کۆ کردوتەوە. جا بزانین ئایا کامە کەس بۆ نمونە لە هەموو لقەکان ناوەکانی تێدایە، ئەو لقانێکەوە تاقیکردنەوەی تێدا کراوە هەموو ئەوانی نمرەی 100یان هێناوە لە ئەو شوشەیە بۆ ئەوەی خەڵاتی یەکەم کە گەشتێکی عومرەیە بۆ کەسێک دەربچێتکەوە ئینشاءالله بە تامەزرۆی بینینی ماڵی خوای گەورەیە، خوای گەورە لە بۆی ئاسان بکات. یەکەم ڕاکێشین ئینشاءالله. بسم الله. ئاشنا ئەحمەد کاکە حەمە سلێمانی 100 هێناوە، پیرۆزبایی لێ دەکەین کەوە گەشتێکی عومرە، خوای گەورە دیارە بە قسمەت ئەم بەڕێزەی کردیە. خاتوو ئاشنا ئەحمەد کاکە حەمە لە سلێمانی پیرۆزبایی لێ دەکەین کە خەڵاتی یەکەم گەشتێکی عومرە بوو. دەچینە سەر خەڵاتی دووەممان کەوە ئایپاتێکە. بزانین کامەلەوە کە بەڕێزانەی کە نمرەی 100یان هێناوە خەڵاتەکەی بۆ دەبێت. چاوەڕێ خدر ڕەسوول قەڵاتزێ، وا دیارە لە قەڵاتزێش کاکە چاوەڕێ خدر ڕەسوول کە خەڵاتی دووەمی بۆ دەرچوو پیرۆزبایی لێ دەکەین کەوە ئایپاتێکە.
خەڵاتی سێمان کە سێم و چوارەم و پێنجەم مۆبایلە بزانین بە قسمەتی کێ دەبێت. یادگار ڕزگار مەجید هەولێر پیرۆزبایی لە کاک یادگار دەکەین. یادگار ڕزگار سەتی هێناوە کەوا لە هەولێرە. هیوادارین هەموو شارێک تێدا دەربچێت ئینشاءالله. خەڵاتی چوارەممان کە ئەویش مۆبایلێکە باید نەڵێ مامۆستا تێکی نادا. بسم الله. سروە عەبدولخالق فەقێ کۆیە بە نمرەی 100. سروە عەبدولخالق پیرۆزبایی لێ دەکەین لە خاتوو سروە کە لە شاری کۆیە. چوارم. خەڵاتێکی تر کە ئەویش مۆبایلە ژیلان محەممەد حاجی چوارقوڕنە سەتی هێناوە. ژیلان خان پیرۆزبایی لێ دەکەین لە حاجیاوە بە کۆنمرەی 100. خەڵاتی شەشەم کە ئایپاتێکە بۆ ئەوانێکەوە نمرەی 100یان هێناوە لەم تاقیکردنەوەیە. زەهرا حەیدەر کەریم هەولێر. زەهرا خان پیرۆزبایی لێ دەکەین کەوە ئایپاتێکی بۆ دەرچوو خوای گەورە بیکاتە مای خێر لە بۆی. خەڵاتی هەفتەمان کە ئەویش ئایپاتێکە ڕبخۆی ڕێژەی بەشداربووانی شاری هەولێر زۆرتر بوو لە چاو شارەکانی تر. بایز نەجم غەفور چەمچەماڵ. چەمچەماڵیشی کەتە ناوێ. بایز نەجم غەفور لە چەمچەماڵ پیرۆزبایی لە کاک بایز دەکەین. خەڵاتی ئەم جارەمان تەرزە جەمال حوسێین سەی سادق. تەرزە جەمال حەسەن بە کۆنمرەی 100 لە سەی سادق پیرۆزبایی لێ دەکەین. خەڵاتی ئەم جارەمان کە دوو کاتژمێری زیرەکیشمان هەیە 15 نەفەر ڕاکێشین. خاتوو ئاڤان محەممەد عەبدوڵڵا ڕانیە پیرۆزبایی لێ دەکەین. کاتژمێرێکی زیرەک ئاڤان محەممەد عەبدوڵڵا. خەڵاتی ئەم جارەمان مە 15 دانە ڕاکێشین. فەهمی محەممەد شەریف. فەهمی محەممەد شەریف لە چەمچەماڵ بە کۆنمرەی 100 پیرۆزبایی لێ دەکەین کەوا خەڵاتێکی بۆ دەرچوو. خەڵاتی دێم بوو کاک فەهمی. خەڵاتی 11هەم کە ئەویش قەلەم قورئانێکە سەروین خەلیل ئەبابەکر هەولێر. خەڵاتی 11هەم قەلەم قورئانێک پیرۆزبایی لێ دەکەین. خەڵاتی 12 لەگەڵ 13 هەردووچیان قەلەم قورئانن. هەربزانین قسمەتی چێ دەبێت ئینشاڵڵا پێویستی بە قەلەم قورئانێک دەبێ. نێرگز عەباس ڕەسوول لە خەبات. لە خەبات خاتوو نێرگز عەباس ڕەسوول پیرۆزبایی دەکەین قەڵەمێکی قورئان. خەڵاتێکی ترمان کە ئەویش قەلەم قورئانە
ناوەکان زۆر ماوەسان بریا بمانتوانی بە خەڵات بۆ هەمیان دابینکەیت. ساڵح جەبار کاکە حەما چەمچەماڵ نمرەی 100 هێناوە پیرۆزبایی لێ دەکەین. ساڵح جەبار کاکە حەما لە چەمچەماڵ. خەڵاتی 13 خەڵاتی 14 تاوەکو 20 کە ئەوەش کۆتا کەس دەبێت لە ناو ئەو کەسانێکەوە کۆنمرەی 100یان هێناوە ئاخی کەس دە سەدەکان با باشی تێک دێن بەشکم کەسێک قەلەم قورئانێکی نییە بەشکم دەبێتە قسمەتی زانین. ڕازا و کامل ڕەضا لە سەید سادق ئاخر کەس لە ناو سەدەکان کە قەلەم قورئانێکی بۆ دەرچوو. ڕازا و کامل ڕەضا کە 15 دەبێت. ئەمە 14 کەواتە دانێک ماوە ئەو جارە دەبێتە ئاخیر کەواتە ئاخیردانەمان کە ژمارە 15 ئەوی ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە نووسینی مامۆستا محەممەدی مەلافایق ئاخیر کەسمان ناهیدە موشیر حوسێن هەڵەبجەی شەهید بە کۆنمرەی 100 پیرۆزبایی لێ دەکەین کەوا ژیاننامەی پێغەمبەری خوا کتێبێکی بەسوودە ئینشاءالله لە 3 بەرگ پێکاتوە بتوانێت ئیسفادەی لێ بکات. ئەمانە کە بەڕێزان خۆشەویستان ئەمە دەبینین کە 15 خەڵاتمان هەڵبژارد بۆ ئەو 15 کەسێکەوە توانیویان نمرەی 100 بهێنن لە پرۆژەی گەورەی پێغەمبەران محەممەد صلی الله عليه وسلم بناسا پیرۆزبایەکی گەرمیان دەکەین و بەبیرە خۆمان بێنینەوە هەموو بەشداروان بریا بمانتوانی بە خەڵات بۆ هەمیان دابینکەین. بەڵام ژیاننامە هەروایە ژیانیش هەروایە کە چەند کەسێک لە پێشبڕکێ کە ناوی پێشبڕکێ دەبێت چەند کەسێک براوە بن ئەوە کاینتریش ئینشاءالله ئەجر و پاداشتیان گەورەترە لەلایەن خوای گەورەوە و خوای گەورە لە بەهەشتا لە بەهەشتێکی پان و بەرین کۆمان بکاتەوە. خۆشەویستان ئەوە نمرەی 100ەکانمان تەواو کرد جادەچینە سەر ئەو 3 خەڵاتێک کە بۆ نمرە 98ەکانمان دابی کردووە ئەو ناوانە دەگۆڕین و کۆمەڵێک ناوی تری ئەوانێکەوە 98یان هێناوە بۆی ئەوانیش تێدا بەشداری بکەن. هیچی تیانما لە سەدەکان ئێستا ئینشاءالله باسی ئەوانەی کەوا 98یان هێناوە ناوەکانیان هەمومان لێرە حازر کردووە. ئەوانەی کەوا نمرەی 98یان هێناوە 3 خەڵات لە 98ەکان هەڵدەبژێرین بزانین کە ئەویش 3 کەس کە ژیاننامەی پێغەمبەری خوا لە کتێبی مامۆستا محەممەدی مەلافایق دەبێتە قسمەتیان. هەموو شارەکانی تایە نەڵێ مامۆستاوەڵا شارەکان ناوی ئێمەی تیانێ هەمووی تایە ئینشاءالله. بسم الله. هەرێم جەبار عەباس هەولێر بە کۆنمرەی 98 پیرۆزبایی لە کاک هەرێم دەکەین کە کتێبێکی ژیاننامەی پێغەمبەری خوا مامۆستا محەممەدی مەلافایق پیرۆزبایی لێ دەکەین کاک هەرێم. خەڵاتی 17 کە ئەویش هەمان کتێبە زانین. بڕوا حەما عەلی شەفیق چەمچەماڵ کاک بڕوا پیرۆزبایی لێ دەکەین کە کتێبێکی بۆ دەرچوو کە کتێبی ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئاخیر خەڵاتمان بۆ 98ەکان کە ئەوانێکەوە کۆنمرەی 98یان هێناوە دەبێت شارێکمان تا ئێستا دەرنەچوو بێ. ئیمان حەبیب حەمە شەریف هەڵەبجەی شەهید ئیمان نازانم ناوەکان دەردەچێن یاننا لە کامیرەی ئیمان حەبیب حەمە شەریف لە هەڵەبجەی شەهید پیرۆزبایی لێ دەکەین لە خاتو ئیمانی. جا بەڕێزان ئەوە 98ەکان بوو 2 خەڵاتمان دەمینێ بۆ ئەو کەسانێکەوە کۆنمرەی 96یان هێناوە ئینشاءالله ئەو ناوانەش بەدل دەکەین کە ئەوانەی 98یان هێناوە تەنها لە ناو 96ەکان ئێمە 2 خەڵات دەدەین ئەوانێکەوە 98یان هێناوە 96.
دیسان هیچی تیان نومە ئێستاش ئەو کەسانێکەوە 96 هێناوە هیچیان نومە مامۆستا نەری نای من نایە بەجێمە. بسم الله الرحمن الرحیم. دوو خەڵاتی تر کاک عەبدوڵڵا محەممەد ئەحمەد هەولێر 96 هێناوە. کاک عەبدوڵڵا پیرۆزبایی لێ دەکەین ئینشاڵڵا دواتر تەلەفۆنیان بۆ دەکەین بۆ ئەوەی خەڵاتەکانیان بە زووترین کات بگەینە دەستیان ئینشاءڵڵا. ئاخیر کەس لە ناو 96ەکان و لە ناو خەڵاتەکان کە خەڵاتی 20ەمە بسم الله الرحمن الرحیم. سارا خاتو سارا سەردار عەبدولستار گەرمیانی شاتەنای. خاتو سارا پیرۆزبایی دەکەین بۆ وەرگرتنی ئەم کتێبە ئینشاءڵڵا هەوڵ دەین بە زووترین کات خەڵاتەکانیان بگاتە دەستیان. بەڕێزان خۆشەویستان ئەمە شێوازی تیر و پشکەکەمان بوو لە گەورەی پێغەمبەران محەممەد صلی الله عليه وسلم. ئەم پەرتوکەکەوە پەرتوکێکی کورت و پوخۆت بەڵام لە ناوەڕۆکدا گەورە ئەگەر بێت و ئێمەی موسڵمان ئامانج و هەدەفەکەمان کە ئەوە بێ کار بە فەرمودەکانی پێغەمبەری خوا بکەین کار بەو ئەمرانێک کە پێغەمبەری خوا ئەمری پێکردینە بکەین و ئەو نەهیانێک کە پێغەمبەری خوا نەهی لێ کردو ئەو کارانە ئێمە ئەنجامی نەدەین ئەوە گەورەترین خەڵاتی ئێمەیە. بۆیە ئەمە بچووکێکە لە لقی ژیار لە هەموو لقەکان کەوا تیر و پشکەکەمان ئەنجامدا بۆ ئەوەی بتوانین خەڵاتێک بۆ ئێوەی ئازیز دابینکەین. حەزمان دەکرد زیاتر بێ بەڵام دیارە توانایەکەی ئێمە هەر ئەوەندەیە. پشتیوان بەخوای گەورە لە پرۆژەی دابێ پرۆژەی گەورەتر پرۆژەی جوانتر و چاکتر لە ژیارۆ چاوەڕوان بن. ئێمە بەردەوام دەبین بە یارمەتی خوای گەورە. هیوادارم سوودێکتان لەم پرۆژەی وەرگرت بێت و ئەمەش خەڵاتەکانمان دابین کردو هەوڵ دەین بە زووترین کات خەڵاتەکان بگەین لە دەستان. زۆر خۆمان بە خۆشحاڵ دەزانین وەکو ژیار لە هەموو لقەکان دەستخۆشی لە هەموو مامۆستایانی ئازیزمان دەکەین کەەوە هاوکار بوونە و ئەو خوا پێداوانێکەوە خەڵاتەکانیان دابین کردووە زۆر خۆمان بە خۆشحاڵ دەزانین. هیوادارم سوودێکمان بە ئێوەی گەیاند بێت. السلام عليكم ورحمة الله وبركاته.